قەت ڕۆژێک لە ڕۆژان تەبەنی یان کارمان لەسەر شەڕی کورد و عەرەب نەکردو. پارتی لەگەڵ زمانی دیالۆگ و تێگەیشتنە لەسەر ئاستی ناوخۆ لە هەڵبژاردننی یەکەم هەڵبژاردن دەتوانین بڵێن لە ڕۆژی ڕاپەڕینیشەوە لە کۆێ یەکەم پەیامی پارتی و سەرۆک بارزانی بۆ خەڵکی کوردستان ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕێی ملەت. با گرفتەکانمان بە هەڵبژاردن یەکلا بکەینەوە، با خەڵکی کوردستان حەکەم بیت، بڕیاردەر بیت لەوەی کە چێ نوێنەرایەتی یان نوێنەرایەتی زۆرینەی خەڵکی کوردستان دەکەن. هەر کاتێک هەر شوێنێک پارتی و ڕێبازی بارزانی لە شوێنێک دەسەڵاتدار بووی بی لەو شوێنە ئارامی و ئاشتی ڕێز لە پێکەوە ژیان گیراوە. گەلانی عێراق و پێکاتە سیاسیەکانی عێراق دڵنیاکەینەوە ئێمە دەستی ئاشتی و برایەتی درێژەکەین بۆ هەموو لایەک. بە دیالۆگ دەمانەوێت گرفتەکانمان چارەسەر بکەین. پارتی و ڕێبازی بارزانی بە هیچ شێوەیەک مساومە ناکات لەسەر مافەنەتەوەی و نیشتیمانیەکانی ملەتی کورد و خەڵکی کوردستان و پێداگر دەبێت و بە هەموو شێوەیەک پێداگر دەبێت و بە هیچ شێوەیەکیش قبولی ناکەین کە مافەکانی ئێمە پێشێل بکەین. ڕێگەنی ڕاپەڕینی کوردستان ڕێگای هەشتی و ئازادی و دیموکراتی خۆری دەشتی ڕێگای زەرمی پاتی. پەیامی سەرۆک مەسعود بارزانی بەردەوام و لە دوام پەیامیشیدا لە بارزان لەکردنەوەی مۆزەخانەی بارزانی پەیامی بۆ حزب و لایەنە سیاسیەکان ئەوە بوو کە بگەڕێینەوە بۆ یەکڕێزی و تەبایی و ئاشتی، هەوڵ بدەین خۆمان ناوماڵی خۆمان ڕێکخەینەوە، ئەبێ بگەڕێینەوە بۆ ئەو ئەزمونانەی ئەو قۆناغانەی کە ئەزمموی یەکڕێزی و برایەتی و تەبایی و پێکەوەی کارمان کردووە. بەوە چ دەستکەوتمان بەدەستهێناوە، چ سەرکەوتمان بەدەستهێناوە. لەو قۆناغی ئێستا ئێمە تێداین پێویستیمان بەو تەبایی و برایەتی و یەکڕێزیە. شباب وزيان يرددون نعرف